ڕۆژی 15 دوو ڕۆژی جیانی شێرپەنجەی توشبوانە لە منداڵدا ئامانج لەم چالاکی ئەمڕۆکە ئێمە کردومانە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستاندا ئامانج لەمە ئەوەیە کە ئێمە پەیامێک بگەێنین بە هەموو تاکی ئەم هەرێمە کە شێرپەنجە لە منداڵدا یەکسان نییە بە مردن هەروە شێرپەنجە لە منداڵدا سنوور نازانێ بۆیە ئێمەش دەبێت چارەسەرەکان و هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە توشبوون بێ سنوور بێت وە گرنگترین شت بەرزکردنەوەی هۆشیاری تەندروستی تاکە چونکە منداڵ زۆر جار ناتوانێت تعبیر لە ئازارەکانی خۆی بکات ئەگەر باسی ئاماری توشبووی شێرپەنجە بکەین بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2019 لە شاری سلێمانی 3035 حاڵەتی نوێمان هەبووە کە ئەمە هەمووی سنتەری شاری سلێمانی نییە هی پارێزگاکانی تری هەرێم و عێراقیشە و بە تایبەتیشی توشبوانی با بڵین لە منداڵدا 119 حاڵەتی نوێمان هەبووە کە توش بووە من ئەتوانم ئەوە بڵێم بە یەقینەوانێ لە هەموو شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستانیشۆ توشبوانی منداڵ بە شێرپەنجە سەردانی شاری سلێمانی و نەخۆشخانەی واکەن لەبەر بوونی تەواوی ستافێکی باش لە پزیشک و کارمەندان هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی بەرزی ئاستی زانستیانەوە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2013ەوە لە نەخۆشخانەی هیوا و نانەکەلی لەگەڵ سنتەری ژین لە دوهۆک وەکو هاوکاری دەرونی کۆمەڵایەتی بە تیمێکی پرۆفیشناڵەوە لەم نەخۆشخانانە ئیش دەکەین. ئێمە لە هەموو دنیادا دیارە ئەمەی کە دەستنیشان کراوەیان ئەمەی کە دیراساتی لەسەرکراوە هاوکاری دەرونی کۆمەڵایەتی بەشێکی زۆر گرنگە لە پاڵ چارەسەری پزیشکی بۆیە ئێمە لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی دەرونیەوە هاوکاری ئەم دایک و باوکانە دەکەین کە مناڵەکانیان تووشی شێرپەنجە بوون بە هەمان شێوە ئەو مناڵانەی کە خودی خۆیان بەداخەوە تووشی ئەم نەخۆشە بوون دەتوانین بە هەموو شێوەک لە شێوەکان لە کاتی وەرنەگرتنی چارەسەر لە ڕووی هەنی پێویستێکی بێبێ بۆی بدۆزینەوە. ماشاءالله رئیسی شاعر جاره بولتی شگم بیازاری بیم صوتي وين داخل بس ديما Umeedawaatiin nabi nagaa ibsa kardittaan. Harba. Dakhilaa kadee.